بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەکەمان پرسیاری واکەین ئامادەکاری تەواو کراوە بۆ دەستپێکردنەوەی دەوامی قوتابخانەکان یاخود نە. ئەرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەپرسین ئێوە ئیشتان چییە؟ دەوام بە مامۆستایان و فەرمانبەران و پەروەردەکان ئەکەنەوە، بەڵام ئامادەنین موچەکانیان پێ بدەن. ئەرێ حکوومەتی هەرێمی کوردستان تاکەی ئەم قڕی و قاتی و برسێتیە. ئەرێ حکوومەتی هەرێمی کوردستان، مامۆستایانی هەرێمی کوردستان هاوشێوەکانیان لە خواروی عێراق و لە دەوڵەتی عێراقی مایەپوچ و مفلیس وەکو ئێوە ئاماژەی پێەکەن، ئێستا موچەی خۆیان وەرەگرن مانگانە بەبێ دواکەوتن بەبێ لێبڕین. ئەرێ حکوومەتی هەرێمی کوردستان، مامۆستایان و فەرمانبەرانی ئێرە چ تاوانێکیان کردووە 3 مانگ جارێک 4 مانگ جارێک ڕوبع موچەیەک و نیو موچەیەکیان ئەدەنێ؟ ئایا ئەم زوڵمە تاکەی ئەبێ فەرمانبەران چاوەڕوانی دەستی ئێوەمانان بن؟ دوجار مشەخۆرێک و بندیوارێک پەیوەندی بە بەرنمەیەکەوە ئەکا ئەڵێ نەخێرە وڵاتە عیبی نییە، بەعەکسەوە زۆر خۆشە، ئەوە ئێوەی معارەزەن ئەتانەوێ بێنە سەر دەسەڵات و تێکی بدەن. ئێوە هەوڵی ئەم دەسەڵاتە ئەدەن، ئێوەن کۆششی بۆ ئەکەن بۆی بیگرنە دەست. بەڵێ ئێمە هەوڵی بۆ ئەدەین بۆی بیگرینە دەست و ئەم وڵاتە لە دەستی ئێوەمانان ڕزگارکەین. بۆی فەرمانبەرێک سەری مانگ کە ئەکاتە 30 مانگی ئێستا کە ئێمە تایین تا ئەمڕۆ موچەخۆران چەندین مەعاشیان پاشەکەوت کراوە و چەندین مەعاشیان لێ بڕاوە نەیاندراوە تێ، ئەمانەوێ ئەو مافە بجێڕینەوە بۆ فەرمانبەران. بۆیە ئەمە زەنگێکی زۆر مەترسیدارە. حکوومەتێک دەوام بە فەرمانبەرەکانی بکات و بیان هێنێتەوە قوتابخانەکان. دوجار ئەبینین لە یەکێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان مامۆستایەک لە کاتی هەڵکردنی ئاڵای کوردستانە گیانەسپێرێ و وەفات ئەکا بە تەزووی کارەبا. بۆ چێ؟ بۆ کام موچە؟ بۆ کام حکوومەت؟ بۆ کام دەسەڵات؟ بۆ کام حیزب؟ خوێنی ئەو مامۆستایە لە ئەستۆملی چییە؟ بەڕاستی هەموو زوڵمێک سنوورێکی هەیە و هەموو دەستدرێژیەک بۆ مافی هاوڵاتیان و بۆ مافی تاکەکان لە کوردستان سنوورێکی هەیە. دوجار خوای پەروەردگار لەسەر سەرە و شاهێدە کە ڕۆژێ لە ڕۆژان کە وعدی خۆیەتی ئەم زوڵمە بۆ مەزلوم تۆڵە ئەکاتەوە. بۆیە لە ڕێگەی بەرنمەکەوە ئەو ژمارانەی کە لەسەر شاشەیە توانن پەیوەندیمان پێوە بکەن و قسەی دڵی خۆتان بکەن، با بزانین ئەم حکوومەتە تا چه ئەندازەیەک ئامادەکاری کردووە بۆ ئەوەی قوتابیان و خوێندکاران بچنەوە پۆلەکانی خوێندن. لە کاتێکە بینین ساڵێکە دەرگای خوێندنگاکان بە شێوەیەکی گشتی داخراون، بەڵام لە ئێستادا ئەکرێتەوە. ئەمە مای خۆشحاڵیە. هەرێمی کوردستان ئەم ساڵ هیچ کتێبێکی تازەی چاپ نەکردووە. ئەمەش وا لە قوتابیە کات کتێبی کۆن بەکاربهێنێت یان لە بازار کتێب بکڕن. هیچ بڕە لە هەرێم دابین نەکراوە بۆ ئەوی خەڵک خۆی پێ بپارێزێت و لە ڤایرۆسەکە پارێزراو بێ. موچەی مامۆستایانیش دابین نەکراوە بە 2 مانگ جارێک نیو موچەیەکیان پێ ئەدرێت ئەگەر 3 مانگ نەبێ. پێداویستی خۆپارێزی و پاکەرەوە و دەمامک بۆ قوتابیان دابین نەکراوە. ئەمە سەرڕای ئەو دابڕانە زۆرەی قوتابیان لە قوتابخانەکان کەوای کردووە زۆرینەی زانستەکەیان بیر نەمێنێت.